لایەنەکانی چوارچێوەی هەمانگی بۆچی لە سەردانە چاوەڕوان کراوەکەی سۆدانی بۆ واشنتۆن دەترسن؟ ئایا بەشداریکردنی نێچیروان بارزانی لە دانیشتنەکەی دوێنێ و هاتنی موچە پەیوەندیان هەیە بە گەشتەکەی ئەمریکا؟ دوێنێ دووشەممە لە بەغدا کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە پێکێنەرە سەرەکیەکانی حکوومەتی عێراقن بەڕێوە چوو. لە دانیشتنەکە جگە لە بەشداربووانی زۆرینەی سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی هەریەک لە بافڵ تاڵەبانی و نێچیروان بارزانیش بەشداریان کردووە. کۆبوونەوەکە 7 ڕۆژ پێش سەردانە گرنگەکەی سوودانی بۆ واشنتۆن ئەنجام درا. بە گوێرەی زانیاریەکان لایەنەکانی چوارچێوەی هەمانگی ترسیان لەوە هەیە سوودانی لا گەشتەکە چەند دەستکەوتێک بەدەست بهێنێت کە دواتر بەهۆیەوە ئاستی جەماوەری لا شەقامی عێراقی بەرز بێتەوە، بەتایبەت کە ساڵی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت و چاوێکی زۆر لەسەر سوودانیە کە بتوانێت دەنگی زۆر بۆ خۆی مسۆگەر بکات. سوودانی لا گەشتەکەی دەیەوێت کێشەی دۆلار و بابەتی دانانی بەرنامەیەک بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان یەکلایی بکاتەوە. هاوکات پشتیوانی ئیداری بایدنش بۆ چاکسازی دارایی و کۆنتڕۆڵکردنی بەرزی و نزمی دۆلار بەدەست بهێنێت. بۆ ئەم مەبەستەش پێش گەشتەکەی وەک ئامادەکاریەک لە ماوەی کەمتر لا 10 ڕۆژ دوو موچەی بۆ فەرمانبەرانی هەرێم بە پشتبەستن بە بڕیارەکەی دادگای فیدراڵی نارد. ئامانجیشی ئەوەیە لا بەغدا پیشانی بدات کە توانیوێتی کێشەی موچەخۆرانی هەرێم چارەسەر بکات کە 10 ساڵە بەهۆی پرۆژەی ئابووری سربەخۆی دەسەڵاتدارانی هەرێم دروست بوو. بەشداری پێکردنی نێچیروان بارزانی و بافڵ تاڵەبانیش لە پاڵ هەوڵی دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پیشاندانی وێنەی ئەوەیە با ئەمریکا کە هەموو لایەنە سەرەکیەکان پشتیوانی حکوومەتەکەی دەکەن بەمەش ئامانجێتی خۆی لەو ڕەخنانە بپارێزێت کە بوترێت حکوومەتەکەی قۆرخ کراوە لە لایەن لایەنە شیعەکانەوە. بەو پێی ئەمریکا سەقامگیری هەرێمی کوردستانی لەلا گرنگە و ناوێت ئەو گرژەی ئێستا لەسەر کێشەی موچە و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان هەیە بەردەوام بێت. پلانێکی دیکەی سوودانی ئەوەیە پێش گەشتەکەی لا 10 ئەم مانگە بە شێوەی ئەزموونی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێی بەندەری کەرکووک جەیهان دەست پێ بکاتەوە، ئەویش بۆ ڕازیکردنی دڵی کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت کە لە هەرێم کار دەکەن و ئێستا لە دژی سوودانی لە واشنتۆن خەریکی لۆبیکردنن. هێشتا دیار نییە سەرنجامی گەشتەکە چی دەبێت، بەڵام ئەوەی ڕوونە سوودانی پێش گەشتەکەی ورترین حسابی خۆی کردووە کە هیچ گرفتێکی ئەوتۆی نێتە پێش و دووچاری ڕەخنەی زۆر نەبێتەوە.